بینەرانی عزیزی کوردستانی ئازاد و کاتتان باش. خوشحاڵم لە بەرنامەیەکی نوێدا میوانداری کەسایەتیەک دەکەم کە لە بواری ئەدەب و زمانی کوردیدا پێگەی تایبەت بەخۆی هەیە. دکتۆر ڕەشید کرمانت. کاک دکتۆر ڕەشید زۆر بەخێربێ. سپاسم دەکەم کاک جەمال جان، لە خزمەتانە. پێم خۆشە بۆ بینەرانی کوردستانی ئازاد باسی خۆت بکەی، لە چۆ لەدایک بووی، خوێندنت لە چۆ تەواو کردووە و ئاستی پلە و خوێندنت لە چ ئاستێک دێ. ساڵی 1970 1350 لە دێ یاسی کەنسەر بە شاری بۆکان لەدایک بووم. 2 ساڵی خوێندنی سەرەتاییم هەر لە دەی خۆمان بوو، دوایی تا ناوەندی لە بۆکان درێژمدا، دوا ناوەندی چوومە مەهاباد، زانکۆ لە زانکۆی ورمێ بە کالێریسم وەرگرت، دوایی لە زانکۆی ملی یا شەهید بەهێشتی ماستەرم وەرگرت. ماستەرنامەکەم لەسەر مامۆستا هەژار بوو. یەکەم جار بوو کە لە ئێران ماستەرنامەیەکی کوردی فارسیە نووسرا، چون من بە کوردی فارسی نووسیم، تو زمانم پێ کەڵ کردەوە. دواییش کە لەوێ قبوڵم بۆ دکتۆرانیان هێشتی لەسەری ناچاری بۆ درێژەدان، چوومە مۆسکۆ و تاجیکستان، چۆن زانکۆی تاجیکستان هەر سەر بە مۆسکۆ بوو. لەوێ ناوم نووسی، وەرگیرام، دکتۆرای PhD فیلۆلۆژیم لەوێ وەرگرت، فیلۆلۆژی و شەناسی لەوێ وەرم گرت و گەڕامەوە و لە ئێران چەند ساڵێکیشتیان، دوایی کە بەریان پێگرتم چوم لە هەرێم لە زانکۆی سەلاحەدین و زانکۆی سۆران مامۆستا بووم، دەرسم کوتەوە بۆ. لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە وێڕایەوەی کە لە قوتابخانەکان مامۆستای زمانی فارسیش بوون، خۆبەخشانە وانەی زمانی کوردیشتان بە قوتابیانی خۆتان دەکتەوە لە دەرەوەی قوتابخانەکان. باسی قۆناغەمان بۆ بکەن. بەڵێ من هەر لەو من ئەسان لەبەر کوردی فارسیم خوێند، کەس ئەزانێت چون کوردی نەبوو، دەنا من ئەمتوانی ڕۆشتەهای دیکەش بخێن، هەر ڕۆشتێک پێم خۆش وایە، چون زۆر زیرەک بوو. بەڵام من کوردایەتی منی بەرەو زمانی کوردی کێشا و زمانی کوردیش کە نەبوو بەداخەوە ناچار زمان و ئەدەبی فارسیم خوێند، بەڵام من لە زیاتر لە فارسیەکە کوردی مەخوێند بەخۆم. ئەو بوو کە تەواویش بووم، بەڵێ هەم لەسەر کلاسەکان گەرچی زۆر تووشی کێشە هاتم، بەڵام من هەر کوردی قسەم کرد. من قوتابیەکانم شکۆر هەموو هەن، یەک نەفەریش دیارە شاهدی بۆ نادا کە من تەنانەت چرکەیەکم بە فارسی قسە کردبێ. من هەر بە کوردی قسەم کردووە، فارسیشم بە کوردی کوتۆتەوە و دوایی لەسەر کلاسەکان کە هیچ زۆرم شیعری کوردیژە خوێندەوە و لەسەر کوردایەتی قسەم مەکرد. بێجگە لەوەش لە دەرەوەش بەڵێ من خۆبەخشانە هەر زمانی کوردی مەکوتەوە لە زۆر شوێن، لە بۆکان، لە مەهاباد، لە سنە، لە سەقز، لە مەریوان، لە تای ئەوانە من زمانی کوردی مەکوتەوە. ئێوە لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا بوون، لە سنەش مامۆستای زانکۆ بوون ماوەیەک، دواتر چوونە باشووری کوردستان و لە زانکۆی سۆرانیشە درێژەتان بە مامۆستایەتیدا. بەڵام دەمەوێت پێتان بڵێم کە دوای 40 ساڵ دەسەڵاتداری کۆماری ئیسلامی لەگەڵ چەوسانەوەی گەلی کورد، زمانی کوردی وەکو زمان ئەگەر لە ڕووی ئەکادمیەوە سەیری بکەین لە پێگەیەکی چۆندایە، ئایا کۆماری ئیسلامی توانیوێتی هەوڵی سڕینەوەی زمانی کوردی بدات یان هەوڵی تێکۆشەران بە شێوەیەک بۆ کە توانیویانەوە زمانە بە شێوەی ئەکادمی بپارێزن؟ دیارە گەورەترین کێشەی ڕژیمی ئێران لەگە زمانی کوردیە. دیارە زمانی هەر مرۆڤێک ناسنامەکەیەتی، تا جێگایی کە و ناسنامە بپارێزێ دیارە نەتەوە و شناسی خۆشی پاراستووە. بۆیە ڕژیمە داگیرکەرەکان دوژمنەکان یەکەمین شتێکە بیانەوێ لە ڕیشەوە لێی بدەن زمانە.
و لا هەر بڵم لە ڕژیمی ئێرانە لە لانی کەم لە ڕۆژگاری ڕەزاشاوە و دوایی لە کوڕەکەیەوە ئەوانە زۆر ئاشکرا و زۆر خراپ لەگەڵ زمانی کوردی جوڵاونێتەوە حەولیان داوە بیتاوێنێتەوە حەولیان داوە لە نێوی بەرن بەڵام بەختەوەرانە خاوەنانی زمانی کوردی لە ڕۆژهەڵات ئەمە زیاتر قسە لەسەر ڕۆژهەڵاتەکەی شکر توانیویانە زمانی کوردیان پاراستووە و توانیانە ڕزگاریان کردووە و حەولەکانی دوژمنیان بەزاندووە زۆری حەولداوە ئێستاژەر حەولەدا بەڵام زۆر کەسانی وەکو ئێمە خۆبەخشانە حەولیان داوە لە ماڵی خوانەوە دەستیان پێ کردووە لە لاولەداوە لە هەموو شوێنەکەوە و زمانی کوردیان تا ئەمڕۆ هێناوە و من دەتوانم بڵم ئەگەرچی باشوور 30 ساڵە حکوومەتێکی کوردی هەیە بەڵام بە باوەڕی من بارودۆخی زمانی کوردی لە ڕۆژهەڵات باشترە ئەگەرچی حکوومەتمان نییە ئەمە زۆر باشترە بە خۆمان پاراستومانە بە خۆمان کاری بۆ بکەین زیندانی بۆ ئەچین ناترسین و لە چ ڕوویەکەوە بەراوردکاریە دەکەن کە دەڵێن لە ڕۆژهەڵات زمان باشتر پارێزراوە تا باشووری کوردستان و وێڕایەوەی کە دەسەڵاتێکی کوردی حاکمە ئەو زمانێککە ئێمە قسەی پێکەین و زمانێکی کتێبی پێنووسین بەڕاستی لە ڕۆژهەڵات نەڕووخاوە کاکە نەشێواوە نەڕووخاوە بەڵام بەداخەوە لە باشوور زمانی کوردی ڕووخاوە زمانی کوردی شێواوە و مامۆستاکان بەخۆشیان دان بەوە دانێن کە لە باشوور وای لێ هاتووە جا دیارەوە هۆکاری زۆرە بەڵام ئێمە چون بە خۆمان خوێندومانە بە خۆمان خەریکی بووین و شتێک بووە لە ناخی دڵەوە تۆ حەولت داوە بۆ پاراستنی زۆر جوانتر ڕادگرتووە زۆر جوانتر زمانێکی پاراومان ڕاگرتووە و بە باوەڕی من وەکو کەسێک کە ساڵیانی ساڵ لەسەر زمانی کوردی کارەکەم و حەول دەدەم بۆ زمانی کوردی زمانی کوردی لە ڕۆژهەڵات زۆر زۆر لە ئاستێکی باشترایە بەو هەموو دژاتی و کە لەگەڵ یەکەن بە سێوەتان کرد کە خوێندنی باڵاتان لە دەروێ وڵات لە ئاستی دکتۆرادا تەواو کردو لە بەشی وشەناسیدا ئێوە توانیتانە بڕوانەمە بەدەست بێنن کە فیلۆلۆژی کە ئاماژەتان پێکرد چه جیاوازیەک لە نێوان وشەسازی و وشەناسیدا هەیە وشەسازی باسی پێوەرەکانی وشە دروستکردنەکەی کە هەر زمانی بەخۆی پێوەرە تایبەتەکانی هەیە کە چۆن وشە دروستەکرێ یا وشە کۆنەکان چۆن دروست کراون بەڵام تۆ لە وشەناسیە بەگشتی لەسەر یەک وشە کارەکەی تەواوی لایەنەکانی وشەیەک دەرەخەی ڕیشەکەی دەرەخەی پێکاتەی ساختەکەی دەرەخەی ئەو وشە لە چوە بۆ چوە هاتووە چ ئاڵۆگۆڕێکی بەسەر هاتووە ئەو وشەیە ئایا بەڕەسەن کوردیە یا ئایا لە زمانیشکەوە هاتووە ئاڵۆگۆڕی بەسەر هاتوو بۆتە کوردی وشەناسی یەکجار زۆر پانوبەرینە بەڵام وشە سازی شتێکی سنووردارترە باز لە ڕێساکانی وشە سازیەکە وشەناسی زۆر پانوبەرین ئێوە زانستەتان لەسەر زمانی فارسی و لەسەر زمانی کوردی تاقی کردوەوە بەڵێ کۆمەڵێک کاری ئاکادمیتان لە هەردوو زمانەکەدا کردو ئەگە بەراوردێک لە نێوان زمانی فارسی و لە زمانی کوردیدا بکەن بە پێوەی کە با بڵێن خۆتان لەو بوارەدا پسپۆرن هەڵسەنگاندنتان لەسەر هەردوو زمانەکە چۆنە لە ڕووی وشەناسیەوە بەڵێ زمانی کوردی و فارسی هەمومان نەزانین کە لە یەک ڕیشەوە هاتوون بەڵام چەند هەزار ساڵە لێک جیابوونێتەوە و دیارە جیاوازێکی یەکجار زۆر ئێستا لەو دوو زمانەدا هەیە لە بابەتی وشەناسیەوە زمانی کوردی و زمانی فارسی لێکچووییان یەکجار زۆرە لێکچووییان یەکجار زۆرە هەم لە بابەتی ڕیشەی وشەوە هەم لە بابەتی پێکاتەی وشەوە لە زۆر بابەتەوە لێکچووییان زۆرە
لەو ڕووەوە کە سەر بە یەک بنەماڵی زمانی باڵێ چۆن سەر بێک بنەماڵی زمانین شتێکی زۆر ئاساییە زۆر سروشتیە کە لێکچووییان زۆرە بەڵام زمانی کوردی ڕەسەنتر و دەوڵەمەندتر ماوەتەوە چون زمانی کوێستان بووە بەڵام زمانی فارسی زمانی دەشتایی بووە ئاڵوگۆڕی زۆر بەسەر هاتووە بەڵام زمانی کوردی زۆر ڕەسەنتر و پاراوتر ماوەتەوە فارسی لەو شەناسیدا ئەگەر بمان هەوێ دیارەوە زیاتر خۆتان لەو بۆرەدا کارتان کردووە وشەکانی زمانی فارسی بە زۆری ڕەگۆڕیشیان دەچێتەوە سەر زمانی عەرەبی بەڵام لە کوردیدا ئەوە نییە ئەگەر بتانەوێت لەسەرەوە بەشە قسەیەکتانێ 1400 ساڵە زمانی عەرەبی لە ڕێگای ئیسلامەوە هاتووە و تا حدودی سەدەی دوو زمانی کوردی لە ئێرانە زمانی ڕسمی بوو زمانی دەربار و دیوانیش بوو تا ڕۆژگاری سەفاریەکان بەڵام کە بەداخەوە عەرەبەکان و ئەوانەشی کە کاریان بۆ دیوانی عەرەبەکانە کرد زمانی پەهلەوی کار کوردیە بەداخەوە ئەویان وەلانا و زمانی ڕسمیان کردە عەرەبی دکتۆر زەبیحوڵڵا سەفا لە مێژووی ئەدەبەکەی زۆر بە ئاشکرا ئەڵێ بە خیانەت تالحی صالحنام زبان پهلوی از دیوانها برافتاد ئەڵێ نووسەرێ دەبیرێکی خائن بە نێو ساڵح لە دیوانی عەرەبەکانە بوو کە ئێرانی ژێر دەسەڵاتیوانە بوو دی زمانی پەهلەوی و کوردیان لابرد و کردیانە عەرەبی بەڵام سەفاریەکان هاتن و زمانی فارسی دەریان ئەمجار زمانی دەریان پیان چون چێ پەهلەوی دەبەرابەر عەرەبە شکاوە ئەمجار دەریەکەینە زمانی ڕسمیەوە بودی لە وەختەوە زمانی ئێرانیان وردەوردە زمانی دەریان کردە زمانی ڕسمی هەم جێی عەرەبی وردەوردەگرتەوە هەم جێی پەهلەویش بەڵام بتەونەتێت تۆ زمانی عەرەبی لە ڕێگای ئیسلام و لە ڕێگای وەرگێڕان و لە ڕێگای شتە دەق ئاینیەکانەوە لە ڕێگای عەمەلە ئاینیەکانی وەکو نۆژ و ئەوانەوە هاتووە بەڵێ ئەدی بۆ زمانی کوردی بۆچی زمانی کوردی نەیتوانی ئەو پێگەی هێنێت ببێتە زمانی دەسەڵات بۆچی نەیتوانی دیارە هەر باسی خیانەتە بەداخەوە هەر خودی کوردەکان خیانەتیان کرد و زمانیان لابرد و بەڵام ئەوەختە سەفاریەکان دیارە دەمارگرژیان بۆ ئێرانی گەری بۆ فارس زۆرتر بوو و هێنان زمانی دەریان جێنشین کرد پەراوردەکە لەوە داهات کە زمانی کوردی زۆر لە زمانی فارسی دەوڵەمەندترە بەڵە دەوڵەمەندترە لە 200 ساڵی ڕابردوودا با بڵێن ئەگەر کوردەکان لە ئێران کاربەدەست بوو بێتن بۆچی زمانی کوردی نەیتوانی ئەو پێگەی هەبێت کە ببێتە زمانی دەسەڵات کاکە جەماڵ حەسەن ئەو جیاوازیە لە ڕەزاشاوەیەک جا زۆر سەخت کراوەتەوە تا پێش ڕەزاشایانی تا دەورەی قاجاریش بەڕاستی جیاوازی نەتەوەی کورد و فارس لە ئێرانە زۆر نەبوو کوردیش مافی زۆر هەبوو مافی هەبوو دی عەزیزخانی مەسەلەن سەردار سپاسەلاری تای ئێران بوو شتەکە زەق نەبووبووەوە بەڵام ئەو جیاوازیە لە زمانی ڕەزاشاوە و کە لاسایی ئاتاتورکی کردەوە ئەو جیاوازی کورد و فارس لە وەختەوە یەکجار زۆر زۆر زەق بۆ زیادی کرد لە پێشترە شتەکە زەق نەبوو کورد زۆر بە فارسیە نووسی زۆر بۆ گرنگ نەبوو ینی فارسی کوردیان نە پێ یەک و پێ نزیک بوو زۆریان بۆ گرنگ نەبوو بۆیە شتەکە چۆن ڕاحەت بوو کابرا زمانەکەش من ڕۆژەس خەدار لەبیرمە لە محەممەدی قازیشم پرسی تمۆ بە کوردی ناسووتی کە بەداخەوە کورد ناخێننەوە کتێب ناکردن و ناخێننەوە جا بۆی بە فارسی ئەنووسم ئەوە بەداخە ئەو شەش هەبووە وێکی وەکو نێزامی کە کورد بووە لە سەدەی شەشە تەوای چیرۆکانشی کوردین جوان جوان دیارە تێمەکەی کوردیە بەڵام بە فارسی شعرەکەی کتوبووە چونکە خوێندنەوەی زیاتر بووە ڕەنگە کورد چون زۆرتر خەریکی کشت و کاڵ و خەریکی ئەوانە بوون ڕەنگە زۆر شتیان زۆر نەخێندە بێتەوە بۆیە حەولیاندا زیاتر بە فارسی بنووسن زۆر باشاگەر بینە نێو خۆمان لەسەر پرسی زمانی کوردی قسە بکەین بۆچی زمانی کوردی خاوەنی دوورە نووسە و دەتوانم بڵم دوو جۆر زمانمان هەیە
کە هەردووکیان خاوەن ئەلفابێتی خۆیانن کورد تاوەڕ نەیتوانی بەڕاستی زمانێکی یەکگرتو و ڕێنووسێکی یەکگرتو هەبێ هۆکارەکان چی گەورەترین هۆکار کە ئەسقەزا من ڕاز لە نێو ماستەرنامەکەی خۆشمە نووسێومە و ئێستاژە لەسەر و بیرەوە ئاوەڕەم لە دوای 25 ساڵ دوو هۆکاری سەرەکی هەیە هیچی نەبوونی حکوومەتێکی کوردیە حکوومەتی یەکگرتو چون تۆ حکوومەتێکی یەکگرتووی کوردی دنیا ئەو هەمووە زاراوەت هەیە و هەر کەسیش پێی خۆش بێ خۆی نووسێ و ئەوەی دووش پانوبەرینی جغرافیای کوردستانە جغرافیای کوردستانش کە بەڕاستی پانوبەرینە کوردستانی وە کوردستانی گەورەی وەری لێ بکەینەوە یەکجار زۆر پانوبەرینە ئەو دوو هۆکارە بوونێتە خۆی ئەوە کە هەم زاراوەمان زۆرە هەم زمانی یەکگرتوومان نییەوە هەم ڕێنووسێکی یەکگرتووشمان نیە داس قزانم ساڵ 2005 ڕاز لەسەر بابەتێک نووسی بوو لە ئامەدە دیاربەکر باسم کرد و من وەکو خۆم وەکو بیرروبەڕوای خۆم باوەڕمە جارێ ئەبێ ئەمە کێشە نییە با دوودانە زاراوەی ئستاندارد و سەرکیمان بێت سۆرانی و کرمانجی و زیارە بە 2,000 بێشمان هەبێت جارێ با جارێ کێشەمان نەبێتەوە کە جارە شەڕێەوە بکەین بە لاتینی بنووسینیا بە ئارامی بنووسینیا کام زاراوە ئەوە داهاتوو یەکیان دیارە مەدان بێکیان چۆڵەکە وەکو خەسار سەیری ناکەم بەڵکو وەکو دەوڵەمەندی زمان بژی من ئەسڵ وەک خەسار نەیبینم بە باوەڕی منەوە دەرفەتێکە و دەوڵەمەندی شم خۆشە باسی ئەو بەشێک لەو لێکۆڵینەوانەمان بۆ بکەی کە لە سەردەمی وەرگرتنی ماستەر و لە سەردەمی دکتۆرا نووسیوتانە و کارتان لەسەر کردووە گەر ئاماژەیەک بکارەکەم بکەن لێکۆڵینەوەی ماسەرەکەم کە لەسەر مامۆستا هەژار بوو ئەو بەشێکی باسی ژیان مامۆستا هەژار بوو کە ئەو شتێکی ئاسان بوو تازە چێشم زێوەر هاتبوو شانسی من ئەلبەتە چێشم زێورشان نەگەشت بۆ لای خۆمان من بەرگەکەم بۆ ناردم ئەگەر ڕوونتری بکەینەوە هەژاری شاعر یان هەژاری وەرجێر یان هەژارێک کە شۆڕژێر بوو لەسەر کام لایەن لەسەر هەموو لایەنەکانی کارم کرد لەسەر هەموو لایەنەکانی کارم کرد بەڵام زیاتر من وەرجێڕانەکەیم پێ بوو بەلاوەگرنگ بوو باسی زمانیەکەی بەرەی زمانیەکەی وەرجێڕانەکەی وە دواییش دەستم کرد بە تاوتوکردنی شیعرەکانی و بە کوردیش و بە فارسیش و بینێ لەو پێش ئەسقەزا شیاری هەڵۆکەی مەخێندەوە کە ئەوختە تاوتم کردبوو و بەراوردم کردبوو لەگەڵ دکتۆر خانلەری لەگەڵ کاکسوارەش وڵا کەیفم پێکرد چونکە لە دوای 24 ساڵ تەماشام کرد شتەکان هەر ڕاست بوون بەراوردێکی جوانم کردو هەیە لە ئێستا ئینتەرنێتیش ماستەرنامەکەم هەیە ئەو وەرجێڕانەی مامۆستا هەژار هەڵۆکەی لە هەموو بابەتێکەوە وردشی کردبووە باسم لەسەر کردبوو شیعرەکانێکی وەرجێڕانەکانێکی تەواوی لایەنەکانیم باس کرد ئەگەر بتانەوێت لە یەک ڕستەدا باسی مامۆستا هەژار بکەن دەڵێن چی مامۆستا هەژار زمانزانێکی زۆر بەتوانا بوو وەرجێڕێکی زۆر زۆر بەتوانا بوو زمانزان و وەرجێڕ لانی شعرەکانی من زۆر بەهێز نازانم زۆرتر نەزم بوون تەنیا لە وەرجێڕانی خەیامە بەشێکی کورتی هەیە چوارینەکانی بابا هەژاری موکریانی لەوەدا شێعرە لەواندا شعری بەرزی هەیە لەنا ئەوانی کە مەسن بۆ کوردستان و ئەوانی کە من تەنانەت دێڕە شعریشی بۆ سوورە تێدا نابین هەمووی هەر نەزمن و هۆنینەوەیەکن و بۆیە زیاتر بە زمانزانێکی زۆر گەورە و وەرجێڕێکی گەورەیە لێکۆڵینەوەیەکتان کردووە لەسەر با بڵین زمان و زاراوەی ناوچەی فەیزوڵڵا بەگی لە ناوچەی موکریانی ڕۆژهەڵاتی کوردستان پێم خۆشە باسێک لەو بابەتە بکەین بۆچی ئەو ناوچەیە بۆتان گرنگ بۆ لە ڕووی زمان و زاراوە ئایا هۆکارەکەوەیە کە بۆ خۆتان خەڵکی و ناوچەیان یان خاوەنی ئەدەبێکی دەوڵەمەندە بەڵێ من ماوەی 2 ساڵ و چەند مانگێک بە هینی خۆم بە حەزی خۆم و بە بڵێن خەرجی خۆم تەواوی دێهاتی ناوچەی فەیزوڵڵا بەگی گەڕام ناوچەی فەیزوڵڵا بەگی 109 دێ
ئەگەر بۆ بینەرانمانیشی بکەوە و ناوچەیە لە هەڵکەوتەی جوغرافی چوون لەبارەی جوغرافیایی و ناوچەی فیزوڵا بەگی ئەم بەریچوومی مەجیخان بە نێوان شارانێک هەڵکەوتەوە بۆ بینەرانمان لە پارچەکانی دیکە ژاگەدە لە نێوان بۆکان و مەهابات و لەولاوە سەقز و دیواندارە و لەولاوە تیکاووسان قەڵا ئەو ناوچەی نێوان ئەو شاران بەڵێ ئەو ناوچەی و نێوان شارانە فیزوڵابەگی 109 گوندی هەیە بەرەولای سەدی بۆکان ناوەندەکەی لە کۆنا دێ تیکانتەپەی بۆکان بووە ئەو تیکانتەپەی نابێت لێمان تێکچێ چون تیکابیش ساڵانێوی تیکانتەپە بوو شاری تیکابی هەوشار ساڵانێوی تیکانتەپە بوو چون یەک دانە مێژونووس ئەو دوانەی لێ تێکچووە لە شوێنێکا زۆر سیر خراپ لێ تێکچووە ئەو ناوچەیە ناوچێکی بە پیت و بەرەکەتە لە باری زمانیشەوە زمانێکی بەڵەنجاراوە زۆر زارایەکی دەوڵەمەنددا مامۆستا هەژار و مامۆستا هەیە من بیر و باوەڕیانە بوو لە نێو مکریانیدا زاراوەی ناوچەی فیزوڵابەگی خۆشترینەکەی ناوچەی مکریانە یعنی گفت و لەفتەکەشی خۆشە گفت و لەفتێکی تایبەتی هەیە جگە لەو وشەکانی قساکە نەسەن گوێچکەت چێژێکی تایبەتی لێ وەرەگرێ قسەکردنی ناوچەی فیزوڵابەگی خۆم بەخۆشم کە لەوێ لەدایک بووم دیو بوو بەهۆی وەکتم حیفە بفەوتێ من کە بە شێوەیەکی ئاکادمیک خوێندومە و لەگەڵ دکتۆر دلێری ڕفێقم لە زانکۆی سۆران کتێبێکشمان لەسەرەوە نووسی کتێبێکمان نووسی ڕێنوێنی زارناسی دوو قۆڵی کتێبێکمان نووسیوە لەوێ چاپمان کرد نیومان ناوە ڕێبەری زارناسی نێو کتێبەکە کە ئەبێ چۆن زار بناسی ئەبێ چۆن نێهێڵی بفەوتێ ئەبێ چۆن زارناس پەروەردە بکەیت تایەوەمان لەو کتێبەدا باس کردو و من کتم بەخۆمە و کارم کردو بە کتێب بە عەمەلیش بە هینی مەیدانیش بە توێژینەوەیەکی مەیدانی لەسەر زاری ناوچەی فیزوڵابەگی بخۆم پیادەیکەم دەگوترێ هەرە و ناوچەیە ناوچەی فیزوڵابەگی لە ڕووی گۆرانی و ئەدەبی زارێکیشەوە زۆر زۆر دەوڵەمەندە و کۆمەڵێک دەق هەیە کە ئەمڕۆکانی هاتووتە سەر کاغەز لە ڕووی ئەو ئەدەبە زارێکیەوە ئاماژە بەوە دەکا کە شتی زۆر دەگمەن لەو ناوچەیە هەیە پێم خۆش بۆ گەر ئاماژەیەک بوو لایەنش بکەیت بەڵێ ڕازەوە بەشی لە کارەکەی منن یعنی تۆ لە زارناسی دیالکتۆلۆژی دابەژە کردی هەر بەشی وشە نییە بەشی وشە بەشی ڕستە سازیەتی بەشی هەمووانە گرێتی خۆ بەشی واتاکانیەتی بەشی زاراوە ئیستلاحەکانیەتی بەشی چیرۆکەکانیەتی بەشی پەندەکانیەتی بەشی گۆرانەکانی هەمووی تێدایە جا بۆیە من حەولمدا لەسەر تەوای ئەوانە کار بکەم کویان کەمەوە نەهێڵم بفەوتێن بەڵێ وەڵا تێگەشتم کە بەڕاستی دەوڵەمەندە و ئێستا خۆشحاڵم کە هەمووانم کۆ کردوێتەوە ئەو زانستێکەوە خوێنوتانە فیلۆلۆژی و شەناسی سبەنێ دەکرێت بۆ هەموو ناوچەکانی کوردستانی گەورە کاری لەسەر بکرێت بۆ نمونە لە ناوچەی ئەردەڵان لە کرماشان لە باشووری کوردستانیان باکووری کوردستان ئایا دەکرێت ورتر لەسەر وشەکان قسە بکردرێ لێکۆڵینەوە بکردرێ بۆ نمونە و لێکۆڵینەوەیەوە لە ناوچەی فەیزوڵابەگی کردوتانە دەکرێت سبەنێ لە دەڤەری پشدەر و بێت توێنیش ئەنجام بدرێ تەواوی یەکرێ من لەوێ خوێندکاریشم بۆ پێشم کوتون خوێندکارم بۆ پێم کوتم بڕۆن لەسەر زاری ناوچەکەی خۆتان هەرا ئەوەی کە ئێمە نووسیمانە ئێوە بچن پیادەیکەن لەسەر ناوچەی خۆتان بەداخەوە نیان کردەوە چون سەبر و حوسەلەیەکی تایبەت هێوێ من چوو من بە 2 هەفتە لە دەستکەنەدا لە دروێنەدا لە کەرەمت و جێرانە کەرەمت و یا بڵێ مەڵاغان من لەگەڵ خەڵکە بووم لەگەڵیان دانیشتووم چون مەسەن لەگەڵ دەروێش ساڵە 2 هەفتە لەگەڵی ژیاوە لەگە شوان ڕۆشتوم لەگە شوانیش ڕۆشتوم بزانم وشەی ئەو شوانە چه وشەهایکی بەکاردێنێ لە وەختەکان مەڕەگە جێڕێتەوە چه وشەی بەکاردێنێ وەختا سەگێکە جێڕێتەوە چه وشەی بەکاردێنێ یا جارێ وایە بۆ مەڕەباتە مۆڵگەیەک ئایا گۆرانی شتێ گەڵێکە و مەڕانە ئارام بگرن بخەون تەوای ئەوانە لە زارناسیدا هەیە تەوای من بەڵێ
ئەشتوانێت لە هەموو جێ بکات. لە تەنیشتی هەموو کارە باشانەی کە کردوتانە ئێوە خولی فێرکاری زمانی کوردیتان بۆ منداڵانی کوردستان داناوە، هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی وڵات لە ڕێی دنیای مەجازیەوە. بۆچی بەلاتانەوە پڕبایخە خولی فێرکاری زمانی کوردی بۆ منداڵانی کوردستان؟ بە باوەڕی من فێربوونی زمان لە منداڵیەوە دەست پێکە، نە لە زانکۆوە. من هەمیشە دژەوە بووم کە لە ڕۆژهەڵات تا لە زانکۆوە دەست پێ بکرێ، بەڵام لە سەرەتاییەوە گە منداڵ باشی فێر بێ، تازە بناغە جواندا ئەنێ و تازە نافەوتێ و ناشێوێش. تۆ لە منداڵ فێر بێ، وشەی چاک فێر بێ، شێوەی ڕسەسازی کوردی جوان فێر بێ، ئەوانە باش فێر بێ، تازە بوو بناغە باشە ڕواتە سەرێەوە ناشێوێ، ئەو شناسی منداڵش پتەوترە بێ. جا بۆ باوەڕی منە بێت لە منداڵەوە دەست پێ بکرێەوە. ئێستاژم بەخۆم خەریکی پرۆژەیەکی فێرکاری بۆ منداڵان هیوادارم بتوانم تا سەر بیبەم بە شێوەیەکی تایبەت دەرس بە منداڵان ئەڵێمەوە، منداڵ بزانێ زمانە دەپارێزرێ. ئێستا لەبەر هۆکاری سیاسی لە دەروی وڵات دەژین و دەتان هەوێت لە دەرەوەی وڵات درێژە بە خزمەتی خۆتان بدەن، دەچ بوارگ دەتان هەوێت زیاتر کار بکەن؟ هەر شتێک لێرە بتوانم من بەڕاستی درێژەی پێدەم. یەکی ئەوەی وەکو حەزی تاکە کەسی ئەو منداڵانە بخۆم درێژە ئەدەم، هیوادارم دەرسەکانی تەواو کەم بتوانم، بەڵام وەکو شتێکی گشتیش من پێم خۆشە بەشی کوردی دابندرێ. جاچ لە بخۆم لە هەمبۆرگ گەژیم، چ لە زانکۆی هەمبۆرگ بێت، چ لە شارەکانی کە بێ حەزەکەم بەشی کوردی دابندرێ و کوردۆلۆژی هەبێ، زمانی کوردی هەبێ، هەم بۆ ئەو کوردانی حەزەکەن لێرە گەورە بوون، یا هەم بۆ ئەو ئاڵمانی و ئوروپایانی کە پێیان خۆشی فێری کوردی بن، پێم خۆشەوە بەشە دابندرێ. لە کۆتایی بەرنامەکەمان نزیک دەبینەوە. ئەگەر تێبینی و ڕاستپاردەیەک و سەرنجتان بۆ بینەرانی ئێمە هەیە لە کوردستانی ئازادیان، قسەیەکتان هەیە بۆ نووسەران و ڕووناگیرانی کورد لە خزمەتاندان؟ من پێم خۆشە ئەو باسی زاراوەکە کە کارم کردووە، یەکشتم چون نەپرسرا بەداخەوە نەشم کورد، ئێستا هاتەوە پێم حەیف و باسی نەکەمە. ئەو تۆژینەوە خۆم لەسەر کە 2 ساڵە کردومە، گرنگترین بەشەوەیە کە من زاراوی فەیزوڵا بەگین بە کۆدی IPA نووسیوە. ئەوە زۆر گرنگە، بەداخە کوردی تا ئێستا دەقی بە کۆدی IPA نییە. کۆدی IPA دیارە فۆنێتیکی بینەملەلی هەموو کەسە زانێتیە، هەندێک شتی بەڵام ئەبێ بۆ کوردی بە تایبەت بۆی دروستکەی بە بۆی دەزانکەی. من فعلەن بە هەر بە قەڵەمی خۆم نووسی و من ئێستا ئەو تۆژینەوەی من لاپەڕێکی بنێرە ئەمریکایش دەتوانین بیخێنێتەوە. کاری بۆ نیە لە زمانەکە تێناگا، بەڵام ڕاست دۆکو یەک فەیزوڵابەگی ئەیخێنێتەوە، بۆ چون کۆدی IPA و توانی هەیە نێونەتەوەیە ئەلفبێکەی، و منش کورتوانیم تەواوی کتێبم کردوتە کۆدی IPA. ئەو شتێکی گرنگ بوو. ئەگەر ڕاو سەپاردەیەک و تێبینێکشتان هەوێت لە کۆتایی بەرنامەکەدا؟ سڵاو ڕێزم هەیە و هیوادارم هەر کەسێ هەر شتێک لە دەست دێ بۆ زمان بۆ ناتەوەکەی خۆی بیکە. هەر کەس هەنگاوێکی چکۆ لە شەر زۆرە، ئێمە ئەگە زمان پارێزین دیارە هەموو شتێکە پارێزین. زۆر سپاسان دەکەم کاک دکتۆر ڕەشید پیرمەنج بۆ بەشداریتان لە بەرنامەیەدا. بینەرانی عەزیز، هیوادارم بەرنامەتان بەدڵ بوو بێت و تا بەرنامەیەکی تر مەڵاوە.